لە زۆربەی وڵاتانەی مێشەنگیان تیادا پەروەردە دەکرێت و ساڵانە خاوەن بەرهەمی هەنجوینن. ئێستا کاتی هەڵگرتنەوەی ئەو بەرهەمەیە. هەر بۆیەشە نەتەوەیە گرتووەکان نیازیانە 22 ئاب بکەنە ڕۆژی جیانی مێشەنگ. ئێستا لە باشووری کوردستان 400,000 پورهەنگ لەلایەن 16,000 مێشەوان پەروەردە دەکرێت. باشی زۆری هەنجوینەکەشی وای کردووە ساڵانە باشووری کوردستان بەشداری کۆنفرانس و ئەو کارە جیهانیانە بێت کە لە بواری مێشەنگ ئەنجام دەدرێن. وەکو هەرێمی کوردستان لە ئەپموندیانی عالەمی بەشداریمان کردیا لە ساڵی 2009 لە فەڕەنسا تێدا بەشدار بوون و لە ئەم ساڵی ڕۆیشت لە ئۆکرانیا ئێمە بەشدار بوون بەشداریمان کرد لە ئەپیموندیای جیهانی. ئەم ساڵیش لە 15 نۆ لە کۆریای جنوبی دەکرێتن. زۆری پەروەردەکردنی مێشەنگ لە باشووری کوردستان سروشتیە و لە نێو شێڵگە داخراوەکان نییە. هەر بۆیەشە مێشەنگ جگە لە دروستکردنی بەرهەمی هەنجوین ڕۆڵێکی کاریگەریشی هەیە لەسەر پیتاندنی بەرهەمی دانەوێڵە و گوڵەکان و بەری درەختە میوەییەکان. مەرعای کوردستان مەرعایەکی سروشتیە وەکو وڵاتانی دیکە نییە کە هەنگ لە ناو حەقلێک دابنین لە شوێنێک دابنین احتیمادی لەسەر ئەو دەور و پشتی خۆی هەبیتن. ئێمەش لەگەڵ هەموو دنیادا بە نسبەت بە خێوکردنی هەنگ ئەگە بڵێم جیاوازین، چونکە هەنگەوانانی کوردستان هەنگەکانی خۆیان ساڵانە 4-5 پێ دەکەن لە هەر شوێنێک گوڵ تەواو دەبێ ئەیبەن بۆ شوێنێکی دیکە ئیتر ئەو هەنجینە لە جۆرەها گوڵ وەردەگریتن و ئەو هەنجینەش بە باشترین هەنجین دادەنرێتن چونکە لەسەر یەک حەقل نییە بەتەنیا. ساڵی ڕابردوو بەرهەمێکی زۆری هەنجوین لە باشووری کوردستان هەناردەی وڵاتانی دراوسێکرا. ئەم ساڵیش بەهۆی زۆری لە زاوزەی پورهەنگەکان زیاتر لە 1000 پورهەنگ لە باشووری کوردستان فرۆشراوەتە ناوەڕاست و خواری و عێراق. مێشەوانانی کوردستان ئێستا خۆیان ئەندازەی زاوزێ و زۆربوونی پورهەنگەکان دیاری دەکەن و شێوازی جیاجیا بۆ زۆربوونی زاوزێ و هەنجوین بەکاردێنن. ئەگەر ساڵان 2 شرغەی دابێ و ساڵەوانەیە 10 شرغەی داوی 3 شرغەی 4 شرغەی داوی. ساری شرغەی ئەگەر هەر مێژ دەربکات لێ بگەڕێ لە بۆ شرغەدان 7 شرغە دەردەکات هەر بە کەیفی خۆی دەردەکات ئەگەر لێ بگەڕێ. بەڵام ئێمە هەردەستین لە بیدایەتەکەی کە بوو بە 10 شانە تەقسیمەکی لێ وەردەگرین، تەقسیمەکی 5 ئیتاڕی لێ وەردەگرین دەیکەین بە 2 و ناکەین شرغەی زۆر بداتن. ئەگەر لێ بگەڕێن شرغە بداتن ینی بنە مێشەکە لە ناو دەچیتن. زۆرترینە و چالاکیانەی ئەم ساڵ لەلایەن ڕێکخراوە جیهانیەکانی مێشەنگ دەستنیشان کراون. بریتین لە ڕۆڵی مێشەنگ لە دەستنیشانکردنی ژینگەی پاکدا و بەرهەمهێنانی یەکێک لە باشترین جۆرەکانی خۆراکی بێکێشەکە هەنجوینە. تاکو ئێستا بەروبوومە خۆماڵیەکان نەیانتوانیوە پێداویستیەکانی نێوخۆ پڕ بکەنەوە، بەڵام هەنجوین لە ساڵانی ڕابردوو هەناردەی دەرەوەی بازاڕەکانی باشووری کوردستان کراوە. بەختیار قادر ڕوودا و شارەدەی حاجی ئۆمەران.